تيست ياكو الو سەبارەت بە یادی ڕۆژنامەگەری کوردی 126 ساڵ بەسەر دەرچوون یەکەمین ڕۆژنامەی کوردی تێدەپەڕێ بە ناوی ڕۆژنامەی کوردستانەوە. ڕۆژنامەی کوردستان بە دڵنیاییەوە بایەخێکی ئەجگار گرنگی هەبوو. ڕەنگە یەکێک لە بایەخ و گرنجەکانی ئەم ڕۆژنامەیە لەوە بێت کە ئێمە لە سەدەی 19دا بەشی زۆری جوڵانەوە سیاسی و چەکداریەکانی ئێمە لە ڕێگای چەکەوە نمایشی خۆی کردەوە، بەڵام کوردستان دێ ئەم کللتورە دەگۆڕێ یالانی کەم ئەم کللتورە دوای کۆتایی پێهاتنی بەسەرەتایەکی نوێ دەست پێکاویش خەباتی کللتوری و خەباتی ڕۆژنامەوانی و خەباتی چاپەمەنیە، واتە چاپ ڕۆژنامە کە ئاغاز دەبێتە ئەم سنتەرە ئەم چقەی کە هەوڵ دەدا کۆی ڕگەزە هاوبەشەکانی بنەما هاوبەشەکانی نەتەوەی لەسەر دروست بکات، واتە دەبێتە ئەو بنەما گرنگەی ئەوەی کە ئەندرسن ناوی دەنێ هەوڵ دەدا بۆ دروستکردنی کۆمەلگایەکی فانتازیاکرا و کۆمەلگایەک لە خەیاڵی ئینسانەکاندا لە کاتێکدا ئەم کۆمەلگایە لە واقعدا وجودی هەیە، بەڵام ئینسانەکانی یەکتری ناناسن بە یەکتری ئاشنانین یان ناسنامە و شناسی چاوبەشیان بۆ دروست نەبووە. بە بڕوای من ڕۆژنامەی کوردستان دەبێتە ئەم سەرەتای گرنگە و هەوڵدانە بۆ دروستبوونی ئەم شوناسە هاوبەشە نەتەوەیە و کۆکردنەوەی نەتەوەیە لەسەر کاغەز. بۆی بە بڕوای من چەندی قسە لە ڕۆژنامەی کوردستان بکرێت لە باخی ڕۆژنامەی کوردستان بکرێت هێشتا هەرکەمە، بەڵام قسەکردن لە جێڕانەوە حکایەتە مێژوویەکانی نا چەند ژمارەی دەرچوو چەند ژمارەی دەرنەچوو عەبدولحەمید چۆن سانسۆری کرد قسەکردن لەوەی باخی ئەم ڕۆژنامەیە لە ڕووی نەتەوەی لە ڕووی کللتوری لە ڕووی زمانەوە لە ڕووی مێژوو لە ڕووی جوگرافیا لە ڕووی ئەدەبیات باقدانی بە ئەدەبیات چکە باخێکی زۆری بە ئەدەبیات داوە لە ناو بەیتەکانی مەموزینی بڵاو کردوەوە باخی بە حاجی قادری کۆی داوە کە ئەوانە هەمووی سیمبولی گەورەی سەدەی 17 و 19 ناو دنیای ڕۆشنبیری و ڕۆشنگەری و نەتەوەی ئێمەە. بە بڕای من سەرەتایەکی گرنگی ڕۆشنگەری بوو لە ناو نەتەوەی ئێمەدا.